دوو کارتی سیاسی زۆر بەهێزی هەرێمی کوردستان و کورد لە عێراقدا بەدەستی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستانەوە سووتێنرا. یەکیان دروستکردنی دەوڵەتی سربەخۆ بوو کە لە ڕیفراندۆم لە کاتێکی نەگونجاودا و بڕیارێکی سیاسی ناحەکیمانەدرا و ئەو کارتە لە دەست کورد دەرهێنرا و سووتێنرا. هیچ کارتێکی تری نەماوە بۆی ئێستا لەمە دواوە لە مەدای مامناوەندیش داوای جارێکتر دەوڵەتی سربەخۆ بکاتەوە یان زیاد بێتەوە لە عێراق. ئەمە ئەم کارتە لە دەست ئەم دەسەڵاتدارانە سووتێنرا. ئەوی تریان کارتێکی تری بەهێزەوە بوو کە ئابوورێکی سربەخۆی هەبێ بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و منەتی بە بەغدا نەبێ، چاوی لە دەستی بەغدا نەبێ. ئەمەشان دیسانەوە بە سیاسەتێکی هەڵا و پڕ لە گەندەڵی ناشەفاف و نادەوڵەتدارانە و تەنها لە پێناوی بەرژەوەندی حزب و کەسەکانی ناو حزب وایان کرد کە ئەمە لە باتی ئەوەی ببێتە خاڵی بەهێز بۆ کورد و هەرێمی کوردستان بوو بە خاڵی زۆر لاواز بۆ هەرێم و کورد لە عێراقدا. ئەم کارتەشان دیسانەوە سووتان تەمەنامان دەکردوانە بۆیە، بەڵام ئەمە ئەو نەتیجەیە بوو کە ئێمە خۆتان دەزانن ئێمە ئەوانەی کە بەتایبەتیش پەرلەمانتارەکانی دەرەوەی پارتی وێچێتی هێزە سیاسەکانی غەیری پارتی وێچێتی و بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی دڵسۆز و خەمخۆری هەرێمی کوردستان و ئایندەی خەڵک و ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی و زۆر دەنگ کە دڵسۆزانە پێشتریش چەندین ساڵ ئێمە هاوارمانە کرد کە ئەمەمان لەبەر دەم بوو دەمانزانی لە پێشبینی ئەومان دەکرد کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم سیاسەتە سەر بچێشێ بۆ ئەوەی کە ئەمە وا بکە دەستی بەغدا بەسەر هەرێمی کوردستان لازاڵ بکە و وا بکە کە هەرێمی کوردستان لاواستر بێ و نەتوانێت بە هیچ شێوەیەک ئەو سەلاحیاتانی تا ئێستا بەکاری هێناوە لە مەودوا بەکاری بێنێ. ئەمە ئەو بڕیارەیە کە ئەمە وا دەکات ئەمە مولزەمە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جێبەجێ بکە و ئێمە پێشبینیمان کرد بوو کاتی خۆشی کە گوتمان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژدان یەک تەنها بڕیاری محکەمەی ئیتحادی دەربچێ بڵێ ئەو نەوتەی هەرێمی کوردستان دەیفرۆشێ نادەستوریە، ئەمە دەبێتە نەوتێکی قاچاق. ئێستا لەمڕۆ نەوتی هەرێمی کوردستان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەبێتە نەوتێکی قاچاق. ئەمە وەکو چۆن داعش نەوتی دەفرۆشت ئیتر لەمە دووە ئەگەر بتوانێت بەردەوام بێ و ئەگەر با بڵێن گوێ بە بڕیارەکەی دادگانەدا کە زۆر زەحمەتە، ئەو کاتە کۆمپانیاکانیش دەبێت زۆر زۆر بە سعرێکی ینی نزمتر لەوەی کە هەیە بیکڕن، یانەوەتە کۆمپانیا ناسراوەکان خۆیان لەو مەسەلەی لە چێشنەوە چووکە بازێکی زۆریان لەسەر دەکەوێت چکە عێراق دەوڵەتە دەتوانێت لە زۆر ڕۆوە تەعاملکردن لەگەڵ ئەو شەریکاتانە لە نێوەندە نێودەوڵەتەکان لە دادگا نێودەوڵەتەکان شکار لەو ئەو دەوڵەت و کۆمپانیای بکە کە تەعامل لەگەڵ ئەو نەوتەی هەرێمی کوردستان دەکەن و بە نادەستوری لە قەڵەمدراوە لایەن محکەمەی اتحادیەوە. ئەمە ئەگەر ئەوەش بکەن دەبێت بچن بە دوای پەناوپەسیودا بگەڕێن بە دوای کۆمپانیای بێدایک و باودا بگەڕێن بۆ ئەوەی بتوانن ئەو نەوتە سەرڕای بە هەرزان فرۆشتنی ئینجا بە شێوەیەکی قاچاغی فرۆشن. و ئەمە لێکەوتەی زۆر گەورەی دەبێت لەسەر پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا و لەسەر دۆخی هەرێمی کوردستان. بەڵام بە دیوێکی تردا لەبەرەوەی سیاسەتەکەی هەرێمی کوردستان و دەسەڵاتداران هەڵە بووە لە خزمەتی خەڵک نەبووە. ئێستا من پێم وایە با بڵێن لە بینی دوو خراپ و خراپتردا ئەوەی بەغدا خراپەکەیە، ئەوەی هەرێمی کوردستان خراپترەکەیە. یعنی ئەگەر وات با بڵێن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین، چونکە بۆ ئەگەر بێت و نەوت مەلەفی نەوت و نەوت تەسلیمی بەغدا بکرێ، پێم وایە هێشتا باشترە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کەوا دەکات بەغدا دەڵێ کە دەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی خۆی بەپێی ئەو بڕیارە جێبەجێ بکە، دوای ئەوە بەغداش دەبێت پارەی بەشەبوجێ هەرێمی کوردستان بنێرێ و ئەو پارێش بدرێتە موچەخۆرانی هەرێمی کوردستان. و هیوادارم بەغدا چکەوە لە بڕگەیەک لە بڕگەکانی ئەو بڕیارەوە هاتو دەڵێ دەبێت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتەکانی خۆی جێبەجێ بکە، ئینجا بەغدا پارەی هەرێمی کوردستان بنێرێ. هیوادارم بەغدا بەو شێوەیە تەعامل نەکە و خۆی بەبێ پرسیار بزانێت چۆن خۆی بە پرسیار دەزانێت بەرامبەر هاوڵاتیانی بەغدا و بەسڕە و مووسڵ بەرامبەر بە هەرێمی کوردستانی بەڕێزۆک و پەرلەمانتارێ. بەڵێ پێت باشە بڕیارەکە جێبەجێ بکری یاخود بڕیاری دەکەی دادگا باش دەزانێت لە دەستی دەسەڵاتدارانی هەرێم بمێنێتەوە؟ نەخێر من یەکشتم کاتی خۆی ئەو قسەیم کردووە لەبەرەوەی حکوومەتێکی نادادپەروەرە خراپەکارە گەندەڵە لە هەرێمی کوردستان. من ناڵێم بەغدا حکوومەتێکی فریشتەیە و گەندەڵی و نادادپەروەری تێدا نیە، بەڵام
ئەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەیە حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە و ئەوەی وای کردووە ئەو هێزە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان ئازادیەکان قۆڕق بکەن سوپا لە پێناوی بەرژەوەندی حزب پێشمەرگە لە پێناوی بەرژەوەندەکانی حزب بەکاربێنن میدیا بخەنە خزمەتی حزب و بەرنامە دژە خەڵکەکەی حزبەوە و پارە لە دەست خۆیان بگرن و زیمەی خەڵکی پێ بکڕن لە کاتی انتخابات و موچەخۆری با بڵێن ناکارا بێنن بە ناوی حزبەوە بیخەنە ناو سەربوجێ حکوومەتی هەرێم لەبەرەوە من پێم باشە هەر بڕیارێک دەربچێ و ئەو سەرچاوە دارایی و داهاتانەی کە هەیەی چ لە بەغداوە بچ لە غەیری بەغداوە بێ لێی ببڕێ لێی کەم کاتەوە ئەمە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە و من بەباشی دەزانم. باشنی برارەکەی دادگەت پێ باشە من لەم فترەیە لە ئێستادا بەباشی دەزانم و جێبەجێکردنی لە خزمەتی خەڵک دەبینم لە بەرژەوەندەکانی حزب و بنەماڵە سیاسەکانە بینم.